مزگەوتی هەمزە ئاغا کە بە کورتکردنەوە لە سلێمانی پێی دەڵێن مزگەوتی هەمزاغا کەوتووەتە گەڕەکی گۆیژەی جاران و سابوونکەرانی ئێستا و لە یەکێک لە کۆنترین جێگا ئاوەدانەکانی شاری سلێمانیدایە. ناودارانی کورد وێڕای بواری فەرهەنگی، ڕۆشنبیری، سیاسی و نیشتیمان پەروەری هەمیشە لە بواری ئاینیشدا لە پێشەوە بوون. ئەم مزگەوتی هەمزاغای مەسرەفیەکە لە مزگەوتە دێرینەکانی شاری سلێمانیەکەوێتە گەڕەکی دەرگەزێنەوە. ئەم گەڕەکە ڕاستە ئێستا لە سەردەمینیان پێڵەن سابوونکەران، بەڵام من ناوی گەڕەکی دەرگەزێنە کاتێککە ئیبراهیم پاشای بابان بڕیاری داوە قەڵاچوالانی گواستوێتەوە بۆ شوێنی ئێستای شاری سلێمانی 6 گەڕەکی سەرەکی دروست کردووە. ئەو 6 گەڕەکە یەکیان گەڕەکی دەرگەزێنە لە قەڵاچوالان گەڕێکی بۆ بە ناوی دەرگەزێنەوە. هەر ئەو گەڕەکە کە تێکیان داوە هەم ماڵەکان و مزگەوتەکان و حەمامەکان لێ تێکیان دا و دار و پەردۆکانیان هێناوە بە کۆڵی هێسر و گوێدرێژ لێرە گەڕەکی دەرگەزێنیان دروست کردەوە. گەڕەکی دەرگەزێنیش کۆمەڵی پیشەوەر بوون، خەڵکی ڕۆژهەڵات و دەوروبەری شاری سنەبوون، لەوێ دێکیان ناوی دەرگەزێنە ئەڵێن لە دەرگازێڕینەوە هاتوویان لە هەر ناوێکی ترەوە هاتوێ ناوەکە کۆنا لەو پیشەوەرانە کە لەوێ گەڕێکێکیان دروست کردووە لەو گەڕەکە کۆبنەوە هەر بە ناوی ناو کۆنەکەی خۆیان و ناو گەڕێکی دەرگەزێن. دوایش کە گەڕەکە قەڵاچوالان گواستراوەتەوە لێرە شاری سلێمانی دروست کراوە. یەکێک لە 6 گەڕەکە کۆنەکەی شاری سلێمانی کە لەگەڵ بنیاتی شاری سلێمانیا دروست کراوە گەڕێکی دەرگەزێن بۆ لێرە ئەم گەڕەکەیان بنیان ناوەتەوە و مزگەوتەکانیان دروست کردوتەوە. هەرچەند ئەم مزگەوت لەسەر دەرگاکەی نووسراوە لە ساڵی 1940 میلادیا دروست کراوە لەسەر دەمی ئەحمەد پاشای میری بابانە، کۆتا میری بابانە دەکە میرایەتی بابان لە سەردەماوە کۆتاییەت و کوژێتەوە. بەڵام ئەم مێژووە جێگەی گومانە. ئەم گەڕەکەیکە لە گەڕە کۆنەکان لە ساڵی 1984 کە سلێمانی دروستکراوە ئەم گەڕەکە دروستکراوە. مزگەوت و ماڵەکان ئێوێن هێنا لێرە دروستیان کردوتە ناکرێت تقریبا نزیکەی 6 ساڵی ئەم گەڕەکە مزگەوتی نەبوو بێ، ئێرە مزگەوتی نەبوو بێ. بێگومان مزگەوتەکان لە پێش ماڵەکانە دروستکراونەوە تەبیعەتی خەڵکەکەوا بووە. ئێستش کورد هەروایە لە شوێنێکا 6 ماڵ دروستکەن لە پێشتر مزگەوتی دروستەکەن. ئەم مزگەوتە کۆنە، بەڵام لە سەردەمی ئەحمەد پاشای میری بابانە کە لە ساڵی 1940 کە تاکو 1950 میری بابان بووە ئەم مزگەوتە دروست کراوە. لەو سەردەمان نۆژەن کراوەتەوە، بە تایبەتی کە ئاڵێن هەمزە ئاغای مەسرەفیش هەمزە ئاغای مەسرەف باپیری پیرەمێردی شاعیرە، پیرەمێرد باوکی ناوی تۆفیقی محموود پاشای هەمزە ئاغای مەسرەف کە بنەماڵەیەکن هەمووی لەقەبیان ئاغای هەیە، بەڵام هەمویان بە مەلا هاتوون. 6 پشتی پیرەمێرد دەچنەوە سەر هۆزی بەختیاری بە مەلایەتی هاتوون و بنەماڵێکی خوێنەوار بوون. هەمزە ئاغا مەسوولی مالیە و دارایی هەم ئەحمەد پاشای میری بابان بۆ مەسرەف لەوە هاتووە. مەسرەف عنی مەسوولی سەرف و پارەکانی میری بابان بووە، بۆ ئەو نازناوی وەرگرتووە و دەوڵەمەنیش بوون و بنەماڵەیەکی مەلازادە و خوێنەوار بوون، باوان و باپیرەی پیرەمێرد. و ئەحمەد پاشای میری بابانەش هاوکاری کردوون و چەندەیەکیشی بۆ وەقف کراوە ئەم مزگەوتە لە سەردەمی ئەحمەد پاشا بۆ لەو مستەمسەک و وەسیقە و قەواڵەکانمان دەست نەکە و ئینشەڵڵا هەر بەدوای وێن و ئیش دۆزینەوە لە کاتێکی ترە. ئەحمەد پاشای پاپمان دروستی کردووە، نۆژەن کراوەتەوە و فراوان کراوە لە ساڵی 1940 و یەکەمین مەلایەکیش کە هاتووە لێرە داناوە لە دوای هەمزە ئاغای مەسرەف کە خۆی مەلا بوو و ڕەنگە مەلایتریش هەبوو بێ، بەڵام مێژوەکەیمان دەست ناکەوێ مەلا ئەحمەدی سائیبە کە مەلا ئەحمەدی بنەماڵەی سائیب ئەسڵا نەگەڕێتەوە بۆ قەرەداخ و بۆ گوندی سەوسێنان لە ناوچەی قەرەداخە. هەمزە ئاغای مەسرەف کە مزگەوتەکەی فراوان کردووە و نوێ کردووەتەوە و هەر بە ناوی ئەویشەوە ناونراوە، سەرۆکوەزیران و لێپرسراوی کاروباری دارایی ئەحمەد پاشای بابان دوایین میری میرنشینی بابانیەکان بووە. دواتریش مەحموود ئاغای باوکی پیرەمێردی شاعیر و پاشانیش پیرەمێردی گەورە شاعیری کورد هەمیشە مزگەوتەکەیان بە بەشێک لە خۆیان و پارچەیەک لە جگەریان زانیوە، دەستیان پێوەی بووە و خزمەتیان کردووە. وتمان لە دوای ئەوەی کە مزگەوتە دروستکرا و هەمزە ئاغای مەسرەف باپیری پیرەمێرد سەرپەرشتی کردو، بنەماڵێکی خوێنەوار بوون و لەگەڵ میرەکانی بابا نابوون و کاربەدەستی حکومەت بوونان مەلایەتی و ئیمامەتیان نەکردووە. یەکەمین مەلایەکەی لێرە مدەڕیس بۆ ئیمام بووە، تەبعەن جومعەش نەبووە لێرە، مدەڕیس بۆ تەدریسی کردو مەدرسەی هەبووە مەلا ئەحمەدی سائیبە. مەلا ئەحمەدی سائیب بنەماڵی سائیبی یەکێکن لە بنەماڵە خوێنەوار و دیارەکانی شاری سلێمانی و ناسراون و خەڵکی خوێنەوار و خەڵکی ناوداریان زۆرە. مەلا ئەحمەدی سائیب کوڕی مەلا قادرە، چەند پشتێکە مەلایەتی لە قەرەداخا بووە لە گوندی سەوسێنان لە سەردەمی مەلا ئەحمەدا هاتوونەتە شاری سلێمانی و مەلا ئەحمەد لێرە بۆ بە فەرمانی میری بابان کراوە بە ئیمام و مدەڕیسی مزگەوتی هەمزە ئاغای مەسرەف. ساڵانێکی زۆر مەلا ئەحمەدی سائیب خزمەتی کردووە لە مزگەوتە و پێگەیەکی باشی بۆ کۆمەڵە فەقی زۆر باشی پێگەیان و لە دوای خۆی مەلا عارفی سائیبیش کە هەر کوڕی خۆیەتی لە مزگەوتە ئیمام و مدەڕیس بۆ ئەویش کۆمەڵە فەقی زۆری پێگەیانەوە، جگەل لەوەش کە فەقی ڕسمی هەبووەوەی کە
بەردەوام خوێندوێتی و تام خوێندی مەلایەتی و مزگەوتی تەواو کردووە بە درێژایی مەکتەب نەبوو لێرە قوتابخانە نەبوو بە تعبیری ئەمڕۆ مناڵانی گەڕە کۆبوونەوە لە مزگەوتا و بەردەوام فێری حونجە کراون و فێری نووسین و خوێندنەوە کراون و فێری قورئان و قورئان خوێندن کراون و کۆمەڵی شتی سەرەتایی کە فێری خوێنەواری کراون لە مزگەوتا ئەم مزگەوتە بە تایبەتی لەم گەڕەکەشا گەڕێکێکی کۆنی شارەکەیە دەورێکی زۆر گرنگی بینیوە لە بڵاوکردنەوەی خوێنەواری لە شارەکە لە دوای بنەماڵی سائیب کە دوو پشتیان تقریبا لێرە ئیمام و خەتیب ئیمام و مدەڕیس بوون نەک خەتیب ئیمام و مدەڕیس بوون تەدریسیان کردووە مەلا حەسەنی زەردەلی کاوی کە زەردەلی کاوی دەیەکە لە بناری شاخی زەردە لە قەرەداغ ئەویش ساڵانێکی زۆر مەلا حەسەنیشی بۆ لە مامۆستا مدەڕیسە سەرکەوتوەکان ساڵانێکی زۆر لە مزگەوتا خزمەتی کردووە و فەقی پێگەیانوە لە دوای ئەوانیش مەلا مارفی باوکی ڕەمزی شاعیر ڕەمزی مەلامارفێکێک بوو لە مەلا دیار و بەتوانەکانی شاری سلێمانی لە مزگەوتا خزمەتێکی زۆری کردو ساڵانێکی زۆر لە مزگەوتا ماوەتەوە لە دوای ئەویش مەلا ڕەحیمی مەریوانی کە خەڵکی شارشکەی مەریوانە و دوای هاتووە لێرە بە فەقیەتی و لە مزگەوتا بووە بە ئیمام و مدەڕیس و ئەویش ساڵانێکی زۆر لە مزگەوتا خزمەتی کردو و خەڵکی فێری خوێنەواری کردووە. پیرەمێرد بۆ ئاگابوونی لە مزگەوتەکە چاپخانەکەشی هەر لە گەڕەکی گۆیژەی کۆن واتە نزیک مزگەوتەکەی باپیری دادەنێ. تەنانەت پیرەمێرد لە وەسیەتنامەکەیدا باسی مزگەوتی هەمزە ئاغای کردووە و داوای لە میراتگرانی کردووە ئاگاداری بن. لە مزگەوتە باپیری پیرەمێردی هەر بە ناوی ئەوی شۆنراوە مزگەوتی ماڵی پیرەمێرد یان بنەماڵی پیرەمێرد ئەمان هەر دەستیان پێوە بوو ڕەنگە ڕاستە خۆیان ئیمام و مدەڕیسیش نەبوون لە مزگەوتەکە بەڵام بە مزگەوتی خۆیانیان زانیوە بەردەوام هاوکاریان کردووە هەم پۆست و دەسەڵاتیان هەم بۆ هەم پارە و ئیمکانێتیان هەبووە بەردەوام دەستیان بە مزگەوتەکەەوە بۆ چ لە سەردەمی هەمزە ئاغای مەسرەفا کە یەکێ بۆ لە کاربەدەستەکان لە میرەکانی بابان و نزیک بۆ و دەسەڵات و ئیمکانێتی مادیشی باش بووە چ لە سەردەمی مەحموو ئاغای باوکی پیرەمێردا ئەویش پیاوێکی دەوڵەمەند بۆ کوڕی هەمزە ئاغای مەسرەف بووە ئەویش بەردەوام دەستی بە مزگەوتەکەەوە بۆ خزمەتی کردووە هەموو خەرجێکی مزگەوتەکەی کێشاوە لە ڕۆژگاری پیرەمێردیشا پیرەمێرد ڕاستە 25 ساڵ لە وڵاتی ئەستەمبول بۆ دابڕاوە لە ساڵی 1925 کە هاتووەتەوە شاری سلێمانی تا ساڵی 1950 ئەو 25 ساڵە خۆی لە وەسێدامەکەیە ئەڵێ ئەوەتەی هاتوومەتەوە خۆ ئاگادارە دەستم بە مزگەوتەکەەوە بۆ پێم لێن نەبڕێەوە هاوکاریم کردو و خزمەتی مزگەوتەکەم کردووە کاتێکیش کە پیرەمێرد کۆچی دوایی ئەکا لە وەسێدامەکە سێشتی زۆر بەلاوە گرنگە ئەڵێ ئەو سێشتە بنەماڵەکەی و کەس و کارەکەی و کچەزاکانی تەبعاً پیرەمێرد کوڕی نەبووە وەسێتیان بۆەکە زۆر بە تعبیرە کوردیەکە خۆماڵە زۆر دۆغڵیانە بێ و زۆر داوایان لەیەکە کە سێشت بپارێزن لە دوای خۆم یەکەمین ڕۆژنامەی ژین کە خزمەتێکی زۆری کردو ساڵانێکی زۆر لەم شارە ڕۆژنامە ژین دەرچووەڵێ با لە دوای منیشکە مردم ئەم ڕۆژنامەیە بەردەوام بێ دووهەمەڵە چاپخانەی ژینیش کە خزمەتێکی زۆری کردو کۆمەڵە کتێبی زۆری لەم شارە پێچاپکراوە و بەردەوام ڕۆژانش ڕۆژنامەی ژینی پێچاپکراوە ئەڵێ چاپخانەکەشم مەفەوتێنن سێهەم شتێک کە پیرەمێرد بەلایوە گرنگە و لە وەسێتنامەکە لە کاتی سەر مەرگیا وەسێتەکە و خەمی ئەخوا لە مزگەوتی هەمزە ئاغای مەسرەف ئەڵێ ئاگاتان لە مزگەوتەکە بێ و دەستان پێوە بێ و خزمەتی بکەن و پشتگوێی مەخەن ئەوکە خۆی بە تعبیر خۆی لێ خۆ ئاگادارە 20 ساڵەکە هاتوومەتە لە وڵاتی ئەستەمبول هەموو ڕۆژێک دەستم پێوە بۆ چاوم تێوەی بۆ هاوکاریم کردو و خەمم خواردەوە و نۆژەنی کردووەتەوەی تر هەموو پێویستی مزگەوتی جێبەجێ کردووە لەگەڵەوە شاکە سەری قاڵ بۆ ڕۆژنامە نووس بۆ ڕۆژنامەی دەرکردەوە و ئیشی مەلایەتیشی نەکردووە بەڵام بەردەوام هاتووی مزگەوتەکەی کردو هەم پیاوێکی خوا ناس و دیندار و نوێژکەر بووە و هەم خەمخۆرێکیش بووە پیرەمێرد بڕای بە پارەهین نەبووە هەر دینار و پارەیەکی دەستکەوت پێ ڕۆژانە داوێتی و فەقیر ڕۆژار و لە مزگەوتا سەرفی کردو و خەرجی کردو کاتێکش کە کۆچی دوایی کردووە هیچ میراتێکی لە شوێن بەجێ نەماوە لە وەسیەتگەشی ئاڵی خەلفەت ناخۆم و چاوم لە دوای خۆم چۆن میشم لە دوا بەجێ نەماوە ئەو خزمەتەی لە دوا بەجێ ماوە کە خزمەتی ڕۆژنامە و ڕۆشنبیری و مزگەوت و خواناسی کردووە لە شاری سلێمانیە. نوێشخوێنانی مزگەوتی هەمزە ئاغا زیاتر لە کاسبکاران و پیشەوەران و بازرگانانی ناوبازاڕن ئەمەش بەهۆی نزیکی پێگەی مزگەوتەکەوە لە ناوبازاڕی شاری سلێمانی ئەوان بەدڵ دێنە مزگەوت و پەیوەندی لەگەڵ خوای خۆیان دەگرن بەهۆیەوەش ناوچەکە لە ڕووی کولتوریەوە نەپارێزراوە ئێستا گەڕەکەکانی نزیک لە ناوبازاڕ لە نمونەی سابوونکەران وردە وردە سیمای کولتوری و ڕابردووی خۆیان لە دەست دەدەن و بە بازرگانی دەکرێن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مزگەوتی حەمزە ئاغا مزگەوتێکی نزیکی بازاڕە بەڵێ لە چواردەوری مزگەوتەکە ماڵ هەیە بەڵام کەمن یعنی شغڵی وەکو مزگەوتەکانی کۆڵانەکانی تر نییە ئاهلی کۆڵان ئاهلی بڵێن ئەو منتیخێ بێت نوێژی تیا بخوێنێ
ئێرە ماڵک ئەهلی منتیقەکەی نوێژ تاکە بەڵام بە زۆری نوێژی نیۆڕۆن نوێژی ئەسران ئەهلی کاسب یعنی کاسی بازار ناوبازار یان نوێژ ئەسر و نیۆڕۆیان بۆ مزگەوتەکە بەڕاستی ئەم مزگەوتە ینی زۆر ئیسفادە گەیاندە بە ئەهلی مزگەوت چون زۆر نزیکی مزگەوتە و یان لێرە نوێژ و عیبادەتیان دەکەن و نوێژ جەماعەت دەکەن و پاشان ئیستراحەتی خۆیان دەکەن دیانە مزگەوتەکە. مزگەوتەکەمان زۆر قەرەباڵغی لەسەر لە مزگەوتەکانی کە زیاتر سێ ئەوەندە زیاتر بە تایبەتی نوێژی ئەسر و نیۆڕۆ. مەغریبانیش هەر ئەهلی کەسابەت دێن نوێژتاکەن بەڵام کەمتر بەڵام نوێژی نیۆڕۆ ئەسر زۆر قەرەباڵغی زۆری لەسەرە. بەڵێ 5 فەرزەکە کراوەیە بەڵام فەرزی بڵین مەغریبیش خەڵکی قەرەباڵغە بەڵام بەقەدەر عیشا و بەهانی کەمترە چون عیشا بەهانی بەس ئاهلی منتیقەکەی نوێژتیاکەن وتمان خەڵکی ئەم ناوەش بڵین ماڵی کەمتیان ماوە بەنسبەتەوەی کە بڵین ئەبێتە بازاڕ و چۆڵەکە خانەکانە ئەکرێ بە گەراج و ینی چۆڵترێ ماڵی کەمترتیە تا شوێنەکانی تر بۆیە بە زۆری نوێژی نیۆڕۆ ئەسر و مەغریب خەڵکی زۆرتیایە. بەڵێ ئەنجام مزگەوتەکە الحەمدولە مزگەوتێکی زۆر خۆشە و الحەمدولە خەڵکێکی بڵین چۆڵی سەلامەت بێکێشە بۆ خەڵک و بۆ خەڵکی ناو مزگەوتەکە و مزگەوت شوێنەکە خۆشترین شوێنە لای مسڵمان یعنی شوێنەکە ئینسانی ئیماندار دڵی تیا مرتاحە بێ ڕۆحی مرتاحە بێتیایە. من لە کاتێکێ مزگەوت زۆر خۆشحاڵە بم یعنی غەمەکانم بە باکەم ئەگەر خەم بەتاقەتی چمێ بکاتمە مزگەوتە بێتاقەتێکم نامێنێ خی گەورە ماڵەکانی خۆی ئەوەدان کرد. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأوانش كمال خوي جور أوادانا كان أوانا كبعورين الله وبرج دعيه. بنای خی گەورە میێرەبان ئێمە وەکو ئەهلی کاسبکارانی بازاڕی جوازەکە بە تایبەتی قەدەری خوا ئێمە نزیکی لە مزگەوتەوە مزگەوتی ئەمزاغا نزیکین لێرەوە لەبەرەوەی هەموو نوێژە فەرزەکان ئێمە بە تایبەتی عەسر و نیۆڕە دێنێ ئێرە لەبەرەوەی مزگەوتە نزیکە لێمانەوە و مزگەوتێکی دڵگیر و خۆشەکە سێری دیمەنەکەی بکەیت مزگەوتێکی فێنک بەبێ مبرەدێش ئێستا توانی ئاسایی دانیشی لێرە و فێنکە و نوێژە فەرزەکانمان لێرەکەن و لێرە پشوێن و ئیسراحەتەکەین و کاتێکی خۆشە بەناو شوێنە کۆنەکانە ئەڕۆینەوە بۆ بازاڕ و کەسابەتی خۆمان. مزگەوتی هەمزاغاش وەک زۆرینەی مزگەوتەکانی هاوشان و هاوشاری پێویستی هەنووکەیی بە نوێکردنەوە و گرنگی پێدان و نۆژەنکردنەوە هەیە لەلایەن دەسەڵاتدارانەوە چونکە وەک شارەزایانی فەرهەنگی دەڵێن فەرهەنگ و ڕۆشنبیری معریفە و کولتور و کەلەپور گرنتی مانەوەی هەر حکومڕانی و شارستانیەتێکن وەلاخستن و گرنگی پێنەدانیشیان نیشانەی نزیکبوونەوەی لە بیرچوونەوە و پوکانەوەی ئەو شارستانیەت و دەسەڵاتن.